ئەم کاتتان باش لە دوای کۆنگرەی سیانزەی پارتی دیموکراتی کوردستانەوە قسە و باسێکی زۆر دەربارەی ئەو کۆنگرێ و دەرەنجامەکانی هاتە ئاراوە بابەتی لەوەش گەرمتر ڕووداوەکانی حەڤەی شوباتی شاری سلێمانی بوو کە تێیدا هەندێک لە خۆپیشاندەران چوونە بەردەم لە قیچواری پارتی دیموکراتی کوردستان و ئەو بارەگایان بەرباران کرد و دوجار لە ئەنجامی تەقەکردنی هەندێک لە پاسەوانەکانی ئەو بارەگایە کوژرا و بریندار کەوتنەوە و ئەمەش دۆخێکی نەئارامی لە شاری سلێمانی دروست کرد. گرنگترینە و گۆڕانکاریانی کە پارتی دیموکراتی کوردستان لە ماوەی ڕابردوو بە تایبەتیش لە دوای کۆنگرەی سیانزەی ئەو پارتەوە لە سلێمانی کردوێتی دەرەنجامەکانی ڕووداوی هەفتەی شوبات و هەڵوێستی لە قیچواری پارتی دیموکراتی کوردستان کە ئایا کێ فەرمانی تەقەکردنی بە پاسەوانەکان داوە و ئەو داواکاریانی کە خۆپیشاندەران هەیەن بوو بۆ بە دادگایی گەیاندنی ئەوانەی تەقیان کردووە تەوەری ئەم ئەڵلقەی بە ڕاشکاوی ئەبێت بە میوانداری هەڵۆ ئەحمەد کووردە بەرپرسی لە قیچواری پارتی دیموکراتی کوردستان کاگەڵۆ بەخێبێت. زۆر سپاس. کاگەڵۆ لە دوای کۆنگرەی سیانزەی پارتیەوە زۆر باز لە گۆڕانکاری کرا گرنگترینە و گۆڕانکاریانی کە پارتی دیموکراتی کوردستان لە ناوچی سلێمانی کردوێتی لە دوای کۆنگرەکەیەوە چییە؟ بەڵێ طبعاان زۆر سپاسدانەکەم بێگومان پارتی لەبەرەوەی نزیکەی 10 ساڵ بوو کۆنگرەی نەبەستە بوو لە ماوەی ئەو 10 ساڵەتدا گەلێک هەلومەرجی نوێ هاتبوونەکایەوە هەم وەکو ئەو ئاڵ و گۆڕە گەورە وەرچەخانی کە لە عێراقدا ڕوویدا و هەم لە کوردستانیشدا ڕوویدا کە کاریگەری هەم لەسەر ناوچەکە و لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەسەر سیاست و ئەدای حیزبی و کاری ئێمەشە بوو بۆیە ئەگەر بەگشتی چڕی بکەمەوە لە سێتەوەری سەرچیا کۆنگرا لە سێتەوەری سەرچیا باسی بکەم یەشیشیان بەرنامەی سیاسی کۆنگرا دووهەمیان پەیڕەوی ناوخۆی کۆنگرا یا پارتی سێهەمینیشیان هەڵبژاردننی سەرکردایەتی دیارە باس و خواسی تر زۆر کرا زۆر مەسایلی گرنگ و چارە نووساس قسەی لەسەر کرا بەڵام ئەم سیانە سێتەوەری گرنگی و گشتی کە لەسەری بدوین دیارە پارتی دیموکراتی کوردستان وەک حیزبێکی گەورە وەک حیزبێکە ڕابردوویەکی خەبات و تێکۆشانی هەیە و نزیکەی 65 ساڵە دامەزراوە ڕێبەرایەتی گەورەترین شۆڕشی لە کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کردووە کە شۆڕشی مەزنی ئەیلولە بۆیە بە ئامانجی خۆی ئەزانێ قۆناغ بە قۆناغ بە پێی هەلو مەرجە مێژووی و سیاسی و تاریخەکان و ئاڵوگۆڕەکان بەرنمەکەی خۆی لە ڕووی هێنانەدی ئامانجە نیشتیمانی و نەتەوەیەکانەوە دابڕێژێتەوە دیاراویژە بێ لە کۆنگرا قسەی لەسەر بکرێ و توێژی لەسەر بکرێ و لێکۆڵینەوەی لەسەر بکرێ تا چەند کۆنگرەی سیانزە سەرکەوتوو بوو جا بەڵێ باسیەکەم بەڵێ تەبان کۆنگرەی سیانزە زۆر سەرکەوتوو بوو ئامانجەکانی خۆی بەدەستێنا وەکوتم لە ڕووی بەرنامەوە کە دیاریکردنی مافی چارە نووس کە بۆ هەلو مەرجی ئێستای کوردستان و نەتەوەی کورد مەسلەیەکی زۆر گرنگ و ژیاری بوو بەپێی ئەو هەلو مەرجی ئێستاش هەیە کە بۆ خۆتان ئەزان ئێمە لە وڵاتێکدا دەژین کە وڵاتی عێراقا و لە چوارچەوەی عێراقدا دوای ئەوەی کە دەست و نووسراوەتەوە و قسە لەسەر فیدراڵەتی عێراق کراوەیە فیدراڵێت ڕاگەیەنراوە ئێمە لەگەڵ گەلی عەرەب و نەتەوەکانی تری ئەم وڵاتەدا هاوبەشین بەیەکەوە ئەژین بەڵام لەگەڵەوەشدا ئێمە مێژوویەکی پڕ لە ستەم و زوڵم و چەوسانەوەمان هەیە زیاتر لەو مێژوو درێژە کە زوڵم و ستەممان لێکراوە بەڵام دروستیش زیاتر لە 90 ساڵی ڕابردوو کە وڵاتەکەمان بە زۆر چێنراوە بە عێراق و کوردستان هەڵبەتە بەخواستی خۆمان نەبووە ئێمە بەپێ و هەلو مەرجە مێژووی و تاریخی کە خەباتمان تێدا کردووە هەنگاو بە هەنگاو هەوڵمان داوە مافەکانی میلەتەکەمان بەدەست بهێنین ئامانجەکانمان بەدەست بهێنین و لەم قۆناغەشا دروست وەکو لە هەموو مەحفەلە دەولەکان و کۆڕ و کۆبوونەوەکانیشا جەنابی سەرۆک بەردانی هەموو جارە جەختی لەسەر کردوتەوە ئێمە هەموو خەڵکی کوردستان هەموو گەلی کورد لە ناو دڵ و دەرونی خۆمانە ئامان و داواکاریمان ئەوەی وڵاتێکی سەر بە خۆمان هەبێ نیشتمانێکی کاگەڵ ئەو پەیامە گەیشت ببوورە ئەوەی کە زۆر باسەکرا لە پێش کۆنگرەی سیانزەی پارتی دیموکراتی کوردستانە باز لەوە کرا کە زۆربەی ڕوخسارەکان ڕەنگە بگۆڕێن بەڵام ئەنجامەکانی کۆنگرە شتێکی پێچەوانی پیشاننین هەمان ئەو ڕوخسارانە لە کۆنگرا دەرچوونەوانێ و بەڵام شوێنەکانیان پۆستەکانیان لە ناو حیزب گۆڕانکاری تیاکرا
ببوورە تەعاان جەنابەت نەتێش تەواوی کەم بەڵام هەر بۆ ئەوەی وەڵامی پرسیارەکەی جەنابەت بدەمەوە لە ڕاستیدا دەموچاوەکان گۆڕان خەڵکی گەنجی تازە هاتە سەرکردایەتی و هاتە پێشەوە ژمارەیەکی زۆری گەنجش هاتە پێشەوە بەڵام ئێمە هەر لە سەرای کۆنگرەش جەختمان لەسەرەوە کردوتەوە لە هەموو حیزبێکە ئەمە ڕاستی و حەقیقەتە و هەیە تۆ ژمارەیەک خەڵکی کۆنی سەرکردایەتی هەیە کە خاوەنی ئەزمونە خاوەنی ڕابردووە خاوەنی مێژوویەکە تەجروبەی زۆری هەیە پێویستت بەمانەوەی هەندێکیان هەیە و هەروە خوێنی گەرم و گەنجی تازەشەیە پێویستە بێتە پێشەوە وەکو دروشمەکانی ئێمەشکە نوێبوونەوە و یەکسانی و دادپەروەریە ئەبێ خۆمان نوێ بکەینەوە بەڵێ خۆمان نوێکردەوە بە ژمارەیە گەنجی تازە هاتە سەرکردایەتەوە بەڵام پێویستمان بە ژمارەیەکیش لە کۆنەکان هەبوو وەکو پێویستی کە دەبوو بمێنێتەوەمانەوە بەڵام دیارەوەش بە هەڵبژاردن ئەکرێت بە هەڵبژاردن دیارترین ئەو ڕخنەی کە لە کۆنگری سیانزە ئەیگیرێت لە کۆنگری سیانزەی پارتی دیموکراتی کوردستان ئەیگیرێت ڕاستە هەندێک ڕوخساری گەنج هاتنە پێشەوە بەڵام وەک دەگوترێت ئەم ڕوخسارە گەنجانە پێشتریش ڕۆڵی سەرەکیان هەبوو لە پارتی دیموکراتی کوردستانە یان ڕاستتر بڵێن ئەم ڕوخسارانە زیاتر ئەوانن کە بارزانین نە ئەوە غەدرە لە کۆی 6 ئەندامی سەرکراتی 50 ئەندامی سەرکراتی و 9 ئەندامی یەدەک نۆیان بارزانیە هەشتا یان نۆیان طبعاً ئەوەش شتێکە حەقیقەتە و حەقی خۆشێتی و ئێمە وڵاتێکمان هەیە یان میلەتێکمان هەیە لە بارزانی و لە سۆرانی و لە هەورامی و لە هەموو ئەمانە پێکات و لە چەند شارێکی گەورە و چەند شارۆچکەیەک پێکاتوە لە هەموو ئەم شار و شارۆچکانە و ئەم وەکۆڵێ سۆرانی و بارزانی و هەورامی و ئەمانەش بەشی خۆیتە دەرکەوتە و دەنگی بەدەستێناوە بەڵام دیارە ئەمانەش مێژوویەکیان هەیە بەڵێ ڕاستە نزیکەی هەشتانەوە کەسێک لە بارزانەکان هاتوێت پێشەوەکەویش بە جۆرەی هەم جوغرافیای کوردستان هەم ژماری دانیشتوان هەم ژماری بەشداربوون و ڕێژەی بەشداربوون و خەبات و ماندووبوونیان ئەگەر باز لە مەسلەی جوغرافیا بکەین ئەمە ڕامانە کێشە بۆ بابەتێکی تر کە مەسلەی نفوزە بەڵێ شارێکی وەکو سلێمانی کە نفوسێکی زۆری تایەوە ناوچێکی جۆغرافی زۆر گەورەترە بەقەت ئەو ڕێژەی تیا دەرنەچووەکە بارزانیەکان چوونەتە کۆنگرەوە بەڵێ لە شاری سلێمانیش نزیکەی هەشتانەوە کەسمان دەرچوو بە سەرکراتی ئەوەی من زانیاریم بەڵێ دیارە بۆ شاری سلێمانی بە هەشت کەس کەم نییە بەڵام دیسانیش مەسلەی هەڵبژاردنە ڕەنگە هەندێک جار ئەو کاندیدانەی کە لە سلێمانیە بەختیەوەیان نەبوو بێ دەنگ بهێنن زیاتر بەڵام بە ڕێژەی ژمارەی ئەگەر حسابی قەزا و ناحەکانیش بکەیت وەکو سلێمانی تقریبان بە قەزای مرکزەوە لە 9 قەزا پێک دێت بە احتیاتوینەوە هەشتانۆمان دەرچۆ بڵێ کاگەڵەوە پێش کۆنگرەکەش بەس لە ڕیفۆرمەکارە ناو پارتی دیموکراتی کوردستانە ئەمە ڕاشکاوانە پێم بڵێ بڕۆی تۆ لە ناو پارتیا پێویستی بە ڕیفۆرم و چاکسازیە بەڵێ هەمیشە پارتی ڕیفۆرم و چاکسازی بە بەردەوامی کردو بەڵام ڕیفۆرم و چاکسازی پەیوەندی بەوەیە کە لە میانەی کۆنگرەیەک بۆ کۆنگرەیەک سەرکردایەتێک هەڵەبژێرێ بەپێی بەرنامە و پەیڕەوی ناوخۆی ئەو حیزبە هێڵە گشتەکانی استراتیژ و بەرنامە و حیزبە دیاریەکرێت لە بەر ڕۆشنایی ئەو هێڵە گشتیانە ڕیفۆرم و چاکسازی ئەکرێت لە ماوەی نێوان ئەم کۆنگرێ بۆ کۆنگرەیەکە بەڵێ لە ئێستاوە دەستی پێکردو و چاکسازیش کراوە بۆ نمونە مەسەلەن ئەبینیت سەرکردایەتی سلێمانی دروست کراوە ئەنجومەنی سەرکردایەتی سلێمانی کە شتێکی تازەیە پارتی کردوێتەوەیەکە لەو ڕیفۆرمانە بەڵێ کێوی جەماوەری پارتی لە سلێمانیا چۆن نەبینیت پێت وایە بە ژێری تاریخ و گەورەی ئەو حیزبەیە بێگومان ئەگەر بەراوردی پارتی ئێستا بە 60ەکان بکەین بە 7ەکان بکەین لە وەڵامانە خێر بەڵام بە لە بەرچاوگرتنەوەی لە هەلو مەرجی ئێستاوی وڵاتێکی دموکراتیە لە هەلو بەرجی بوونی ئەم فرە ڕەنجی و فرە دەنجیا بەڵێ کێروی پارتی وەکو ئەو دەمەنێ چی کاریگەری هەبووە لەسەرم دابەزینی ئەم کێروی پارتی لە سلێمانیا وڵی هۆکارانی کە هۆکار زۆرە بەڵام هۆکاری گشتی و ئەوەیە کە
ینی ئێستا لە چاو شەستەکان و هەفتاکان فەرقی هەیە لە شەستەکانە خەڵق تەنها ئامانجی نیشتیمانی و نەتەوەی گرنگ بوو ئەولەوێتی هەبوو سەرەکی هەبوو وەکو استراتیژوە هەموو خەڵق ڕووی لەو بەرنمەیە بوو پارتیش ئەو بەرنمەی هەبوو بۆیە زۆرترین ڕێژەی خەڵق لەگەڵی بوو حیزبی تریش بەو دەرەجەیە نەبوو بەڵام ئێستا لەو هەلو مەرجە دموکراتی کە هەیە چەندین ڕێکخرا و حیزبی تریش دروست بوون ئەم ڕێکخرا و حیزبانە ئەگەرچی لە ئامانجی نیشتیمانی و نەتەوەی یا لەگەڵ ئێمە یەک بگەنەوە بەڵام لە زۆر ئامانجی ترایە لە زۆر کار و کردەوەی تریانە ڕەنگە جیاوازیان هەبێەوە دیسانیش ئەوەش نابێ لە یاد بکەین ئێستا سەردەمی ئێستا هەموو شتێک هەرمەبادئ نییە بەرژەوەندی تاشیش دەوری هەیە چونکە لە دنیای ئێستی سەرمایهداریە خەڵقژیان و گوزەران و ئەوانەشی ئەوێ ئەوەش بۆتە هەرچێکی تر ئێستا پارتی یا هەر حیزبێکی تر لەگەڵەوەی کە کاری سیاسی و بەرنامەی سیاسی هەیە کار لەسەر استراتیژی نەتەوەی و نیشتیمانەکە ئەبێ کار لەسەر خزمەت گوزاری و خزمەتی خەڵکیش بک بە تایبەتی کە ئێستا پارتی حکوومەتی بەدەستەوەی لە حکوومەتە خەڵق داوای کاری لەیەکە دیارە لە پێناوی جێبەجێکردنی ئەو داواکاریان نەشاکە ناتوانرێ ڕەنگە هەمووی وەکو پێویست جێبەجێ بکرێ حیزبی تر هەیە ئەویش داوا ئەکا ئەویش دیارە خەڵکی هەیە و دیسان ئەویش هەندێک لە ئامانجی تاک وەکو بەرژەوەندی حیزبی یا بەرژەوەندی سیاسی ئەهێنێتە دی بۆیە هەموو خەڵق لە دەوری حیزبێک ناتوانێت کۆ بێتەوە ئەوەیە شەکە لە دیاردە دموکراتەکانی ئەم سەردەمەکە نەک لە کوردستان لە هەموو جیهاندا بەو شێوەیە. هیوا ئەحمەد بەرپرسی پێشووی لقی چواری پارتی لە سلێمانی لە دیمانەیەکە ئاڵێ ئەگەر خەڵکی سلێمانی دەنگمان پێ نەدەن خزمەت ناکرێن. مەرجی پارتی بۆ خزمەتکردنی شارێک ئەوەیە کە تەنها دەنگی پێبن ئەبێەوە ڕێی کاکیوا خۆی بێت. بەڵام ئەم ڕێیە هەڵقوڵاوی سیاستێک نییە کە کاکیوا بەشدارە لە کاکیواش ئینسانە وەکو هەموو ئینسانێکی تر لەو کاتەدا ئەو قسەی بۆ هاتووە ئەکرێ لە خۆی پرسن وەڵام بداتەوە. ڕۆژی حەڤەی شوبات کارەساتێک لە شاری سلێمانی ڕوویە خۆپشاندانێک کرا لە بەردەکی سەراوە و پاشان بۆ بەردەم لقی چوار و ئەو کارەساتی لێکەوتۆکە بینیمان هەندێک لە پاسەوانەکانی لقی چوار تەقیان لە خۆپشاندەران کرد ئەمەش کوژراوە بریناری لێکەوتەوە حتمەت کێ فەرمانی تەقەکردنی بە پاسەوانەکان داوە. من لە ڕاستیدا ئەو کاتە لە سلێمانی نەبووم ڕووداوەکان بە بینین بە چاوی خۆم نەمبینیوە بە بیستن بیستومە و ئەوەی لە فلیمی شایە لە تەسویری ڤیددیۆیە لە هەندێک کەناڵەکان دیومانە و بە تایبەتیش لە لای خۆشمان بینیومانە باوەڕ ناکەم هەر پاسەوانەکان بوو بن تەقییان کرد بێت چونکە لەو کاتە ڕەنگە ژمارەیەشی زۆر خەڵق لە ناو لقی چوارە بوو بێ و لە دوای ئەوەی کە ئەو خەڵقە خۆپیشان دەری هاتوونەتە بەردەمی لقی چوار نزیکەی 40 تا 45 دقیقا بەردبارانی لقی چواریان کردووە شوشە و جام و شتەکانیان شکانووە جنێویان بە مقەدەساتی پارتیاوە بە پارتی داوە بۆ شۆنەوەستاون چەند تەقەکەرێک لە پشتەوەی خۆپیشان دەرەکان کە لە کامێری ڤیددیۆکاتیا تەسویری کراوە تەقییان کردووە و گولەکانیش لە ناو بارەگای لقی چواری داوە ئەمە هەندێک خەڵکی هەنداوە کە تەقە بکەن دیارە لەو ژمارە زۆرەی لە ناو لقا بووە گەنجی تایە پیری تایە خەڵکی تەنزیمی تایە جەماوەری پارتی ناتەنزیمی تایە پاسەوانشی لێ بووە ئیتر بەڕاستی لە ڕاستیان نازانرێت چێ یەکەم تەقی کردووە بەس مهمەوەیە کە تەقەی دەرەوەیان لێکراوە بەرگەی بەربارانەکە و جوندانەکەیان گرتووە ماوەی 40 تا 45 دقیقە دوایی تەقەی دەرەوەیان لێکراوە ئەمانیش وەڵامیان بەس نازانێت کاک هەڵۆ باسی ئەوە کرا کە خۆپشاندران گوایە تەقیان لە بارگای لقی چوار کردووە. ئێوە چۆن زانیتان کە خۆپشاندەران تەقیان لە لقی چوار کردو؟ من ئەرزم کردی من لە ناو ڕووداوەکە نەبووم بەڵام گولەکان دیارە خۆ ئێستا شاهیدە یەک دوو هەم بە تەسویر کراوە دەرکەوتووە بە کامی چونکە هەڵبەتە خۆ دەزانی ئێستا هەم موبایل هەیەم کامێرە هەیە جگەلەوەی کە تۆ کامێرەیەکی معەن وەکو تەلەڤیزۆن ئەچێ بەڵام بەدەیان کەس با بڵین موبایلی بەدەسێ و ڕسمەگرێ ڕسمەکانیان گیراوە کە خەڵکی تەقەکە لە پشتەوە لە ناو خۆپیشاندەران هاتووە تەقیکەوە لە دوای ئەوەش لێکۆڵینەوە کراوە طبعاً هەیئەتێک دروست کراوە بۆ لێکۆڵینەوە ئەو هەیئەتە کە لێکۆڵینەوەی کردووە بەڵێ دەرکەوتوە خەڵکی تەقەکە بەس ئەوەی کە وێنەکان پیشانی ئەیە سەرەتا لە پاسەوانەکانی لقی چوارەوە تەقە ئەکرێ یعنی ئەگەر گریمان لە ناو خۆپیشاندەرانیشەوە تەقە لە لقی چوار کرابێ
بەڵام سەرەتای تەقە دەستپێکردنەکە لە پاسەوانەکانەوە بووە. بێگومان ئەمە ڕاستە بۆچی چونکە کە کامێرەی تەلەڤیزیۆنێک ئەچێ سەیری ئەوەیەکە لە پێشەوە وێنەی بیناکە ئەگرێ کە وێنەی بیناکە ئەگرێ ئەوە ئەبینێ خۆم کامێرەیە لە چوار لاوە ناتوانێت وێنە بگرێ کە ئەو وێنەی گرتو ئەوەی دیوە بەڵام کامێرەی تر هەبووە لە پشتەوە وێنەکانی بەونەوە ئەگرتووە کە ئەوە پیشانەیە. ئیسا کێشە بنەڕەتیەکە با بڵین ئەوە نییە کە تەقەکە کراوە خۆی ئاساییە لە خۆپشاندانێکی لەو شێوەیە بۆ حاڵەتی تەفریقە بە بە پیاساش پێم وایە بە شتێکی ڕاستەکە تەقە بە ئاسمانە بکرێ بۆ دوورخستنەوەی ئەو مەترسیان لەسەر بارەگاکە هەیە بەڵام کێشەکە لەوایە کە تەقەکە بەناو خەڵکا کراوە قوربانی هەیە کوژراو هەیە برینار هەیە فەرمانی ئەم تەقەکردنە لە شووە دەرچووە لەقی چوار بەرپرسی لەقی چواری ئەو کاتە فەرمانەکەی یاوە یان لەسەر وترەوە هاتووە لە ڕاستیدا نە لەسەرەوە هاتووە نە بەرپرسی لەقی چواریژە و فەرماندەیدا و من ئێستا بۆ خۆم بەرپرسی لەقی چوارم کە حاڵەتێک تری وابێ بۆ نمونە پاسەوانی لێ ناولق وە کادری لێیە وە خەڵقی جەماوەریشی لێیە کە دێت ئیشوکاری هەیە باشە زۆربەی هەرە زۆری ئەمانە چەکیان پێیە هەمووشی ئەوامبەر وەرناگرێت چونکە مەسئولی لق ئەمری پێ نییە بۆ پارێزگاری پاسەوانی لێ و مەسئولی پاسەوان هەیە لەوێ دیارە ئەبێ ئەو ئەمر بدا بەپی ئەوەی کە دەرەکەوێت لە ناو شریتەکانیشە ئەمانەی کە دوایی تەقاکەن وەکو بیکەیسەکەی بینی بە ئاسمانە تەقاکە تەنانەت ئەگەر ئەوە ئەمریشی پێکرابێ ئەبینی بە ئاسمانە تەقاکە کە دواییش تەقاکە بۆیە ئەمە ئەوە تەبعاً من وە کۆڵێ لێکۆڵەر نیم نازانم بەڵام بەپێی ئەوەی کە بینیومەوە ئێستاژ ئەگەر لە واقعی حاڵە خوانەخواسە ڕووداوی شتری وا ڕووباتەوە ڕۆژانە ناو بارەگای لق بەلای کەمەوە 700 نەفەریتایە زۆر بەشی چەکی پێ نازانی چێ دەست پێشکەرە بۆ تەقەکە بەڵێ بەس کاک هەڵۆ ینی ئەگە فەرمانەکە لە سەرو نەهات بێ و ئەگەر بەرپرسی لەقی چوارش فەرمانەکەی نابێ کەواتە بۆ پارتی ناچێتە ژێرەوەباری کە ئەو تەقەکەرانە تەسلیم بە دادگا بکە گەورەترین داواکاری خەڵک ئەوەیە کە ئەو تەقەکەرانە تەسلیم بە دادگا بکرێت بەڵێ پارتی چۆتە ژێرباریەوە پارتی وێشێتی و حکوومەت لیژنەیە حکوومەت لیژنەیەکی لێکۆڵینەوەی دروست کردوە لیژنەکە لێکۆڵینەوەی کرد دادوەرە بەڕێزەکان لەسەر تەلەڤیزیۆن قسەیان کرد با سێوایان کردوش کردچیان بان کرد لە چیان پرسی لێکۆڵینەوەکان چی بوو دەرکەوتەکان چی بوو هەمووی پێم وایە لە تەلەڤیزیۆن باس کراوە و جەنابیشتان بینیوتان بەڵام وەکو ڕێکاری یاسایی تا ئێستا کەس نەچۆتە بەردەمی دادگا ئەوە داواکاریەکی کە سوکاری و قوربانیان هەیە بێگومان دوای لێکۆڵینەوە دەرەنجامی تر کە دەرئەکەوێ ئەوە بێ دادگا بڕیاری لەسەر بدا کەی دادگا بڕیاری لەسەر بدا ئێمە طبعاً لای ئێمە یاسا سەروەرە و باوەڕیشمان پێوێتی و ئەوەی یاساش بیڵێت بیکات ئێمە لێ دەرناچێت بەڵام پێم وایە بە داوای یاسایی لەسەر تەقەکەرەکان هەیە ئەخرداوای یاسایی نییە ئەوە نەفرێک قساکە مەسەلەن هەتا کرێت جەنابەت باسی خۆ پیشاندارەکانە کرد ینی باسیەوەمان نەکردەوە ئەجناگەر یەک باسی بکەین خۆ پیشاندارەکان هەمویان وەکو یەک بیر ناکەنەوە هەمووشی ئەو داوایە ناکات باشە چونکە هەیە ئەزانێ ئەم خۆ پیشاندانانە ینی یەک جۆر نەبووە ینی زۆر جارەڵێن شەقام یا خۆ پیشاندەران هەمووی وەکو یەک نییە لە ئێستاشی لەگەڵ بێ و تا ئەو کاتەش لە ناو خۆ پیشاندەرانە خەڵقی سەر بە هەموو حیزبەکانی تیا بوو هەمووشی داواکاریەکانی وەکو یەک نەبووە هەر لە دوای ئەو ڕووداوەوانێ ڕاستەخۆ باسی ئەوە کرا کە لە ناو خۆ پیشاندەران و تەقە لە بارگای لەقی چوار کراوە ئێستا بەڵگەی تەواو هەیە بۆی کە پاسەوانەکانی لەقی چوار تەقە ئەکەن بەڵام بەڵگەی ئێوە چییە بۆی کە ئەوانەی تەقیان لە بارگای لەقی چوار کردو خۆ پیشاندەرن بەڵگە هەمووی لە لێکۆڵینەوە دەرەکەوە لێکۆڵینەوە چەند دادوەرێکی بەڕێزی تایە باسییان کرد کە شیتە ڤیددیۆیەکانیان سیر کردووە خەڵکانیان بان کردووە پرسیاریان لێکردوون لێکۆڵینەوەیان لەگەڵ کرد بۆ خۆ دەزانی لە محکەمە بۆ هەر مەسلەیەشی تر بێت حاکم کاتێک کە شاهید بانگەکە کە بەڵگە بانگەکە کە بەڵگەکان بۆ خۆیان ئەدوێن شاهیدەکان قساکان تاوان بەرکراوەکان بانگ ئەکرێن بەردەمی دادگا قسە ئەەکەن ئەوانەی کە شکاتیان لێکردون قساکەن ئەمە کراوە وەکو ئەو سەرەتا دوایش ئەگەر وەکو پێویست با بڵین دادگا جاری دیکە دەست پێ بکاتەوە من پێم وایە هەموو ئەوانەی کە پێویست بن و یاسا و دادگابانیان کاچنە بەردەمی دادگا ئەمەوێ لە مەسلەی فەرمانی تەقەکردنەکە یەکلام بکەیتەوە ئەوترێت کە گوایە سەرەتا لەقی چوار پەیوەندیان بە فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسیوە کردووە ئەو پێی گوتون کە بە هیچ شێوەیەک تەقە مەکەن
بەڵام دواتر جارێکی کە پەیوەندی پێوە کراوەتەوە و تویانە کوژرا و برینارمان هەیە لە کاتێکا کە هەتا ئەم ساتش کوژرا و برینار لە ناو پاسەوانەکانی لقی چوار و لە ناو کادرەکانی پارتیە لەو حادیسەیان نییە اینجا ئەو فەرمانی داوەکە تەقە بکەن ئەمە تاچان ڕاستە من پێم وانێ ئەوە بڕاستی تیا بێت چونکە کاک فازیل خۆی لەسەر تەلەڤیزیۆن قسەی کرد جۆشتان لە قسەکانی خۆی بۆ من لە خۆی باشتر قسە ناکەم خۆی قسەی کرد جۆشتان لێ بۆ بێگومانم کە تۆماریش کرا بە لای ئێوەش و لە تەلەڤیزیۆنەکانی کەش بەڵام بۆ ئەوەش کە فەرمووت بەڵێ کادری ئێمە و خەڵکیشمان بریندار بووە 3 تا 4 کەسیشمان بریندار بوو بە فیشک بریندار بوون یان بە بەرد وڵا دیارە بەبەرد بریندار بوون پێم وایە حاڵەتێکی باشەیە بە فیشک بریندار بوو بەڵێ تۆکو بەرپرسی لقی چوار تا چەند خۆت لەگەڵ ئەوەی یعنی ئەگەر کادرێک بە بردیش بریندار بوو بێ بەڵام وەڵامدانەوە بە فیشک تا چەند بەڕەوا ئازانیت من بەداخەوە پێم خۆش نییە کەس فیشک بە کوڕی کوردەوە بنێ چونکە ئێمە ینی گەورەترین سەرمای ئەو وڵاتەمان ئینسانەکانە و مرۆڤەکانە و ڕێزیان هەیە لامان و خۆشمان نوێن و هەمووی ڕۆڵی خۆمانن نەک فیشک ئێمە بە خەڵقەوە بنین بەردیشی پیانادەین بەڵگەشمان بۆ ئەوە کە 42 دقیقە بەردیان پێ کێشاون جنێویان پێداون نهاتوونەتە دەست بەڵام هەموو ئەو خۆپیشاندانانە و لە ناو هەموو دام و دەستگا و شوێنەکانی تیش بەداخەوە جەنابیشت نەدەست کە پرسیاری کۆنگرە لێکردم باسەکان هەموو بە درێژی تەواوکەم کۆمەڵێ دوژمن و ناحەس ئەمڕۆ لە ناو وڵاتی ئێمە هەن ئیتر بە هەر هۆیەک لە هۆیەکان بێ باشە ئەیانەوێ ئاگری فیتنە هەڵگیرسێنن ئەم ئاگری فیتنەیە طبعاً بەداخەوە سەرکەوتۆش بوونتیایە هەم لە ناو ڕیزەکانی خۆپیشاندار و دەران و هەم لە شوێنەکانی تریش ئەمانە توانیان ئەو ئاگری فیتنەیە خۆشکەن و ئەو ئاگری فیتنەیە بۆ سەبەبی ئەوەی کە بەڵێ بەداخەوە کۆمەڵێ گەنجی وڵاتەکەشمان شەید بێ و کۆمەڵی خەڵکیش بریندار بێ و بەڵام جەنابیش دەزانی لە هیچ وڵاتێکی دنیاشدا نییە ئەوەی کە لە وڵاتی ئێمە ڕوویداوە زۆربەی هەرە زۆری بریندار لە ڕێزەکانی پۆلیس و ئاسایشە ئەمە دلیلی ئەوەیە کە بەڕاستی ئەم سیستەمە ئەم نظامە ئەم وڵاتە ئەم دەسەڵاتە خەمی میلەت و خەڵکی خۆی هەیە بۆیش ئەوە تا پۆلیس دەچێت بەرگریەکە و بەردیشی پیان و سەریشی ئەشێن و ڕەدیشی بە هینە لە ناو لقی چواریشە ئەگەر تەنها کادرەکانی لقی چواری لێبوونایە ئەگەر تەنها بەرپرسی لقی چوار و پاسەوانەکانی لێبوونایە من بڕواکەم تەقیان ناکرد بڕوا ناکەم تەقیان کردە بەڵێ هەر پاش ڕووداوەکە ئێوە بە شێوەیەکی فەرمی ڕخنەتان لە پۆلیس و ئاسایش و پۆلیسی چالاکی مەدەنی گردووتان ڕۆڵی خۆیان نەبینیوە ڕۆڵی بینەریان بینیوە ئێستا شەمان بۆ چونتان هەیە نەبوو ئەو کاتە بۆ ئەو کاتە دیاریکراوە بەڵێ دیارە لە ئەنجامی لێکۆڵینەوە کەش دەرکەوت کەمکاری و کەم تەرخەمیان کردووە خەمساردیان کردووە بەڵام لە دوای ئەوە خۆشیان لە ڕۆڵەکەی خۆیان تێگەشتن و دیسان دیارە کێشەکان گەورەتریش بوو پۆلیس و ئاسایش چالاکی مەدەنیەکان من پێم وایە ڕۆڵێکی زۆر پۆزەتیف و باشیان بینی چەند کاژمێرێک لە دوای ڕووداوەکەوە هیوا ئەحمەد بەرپرسی لقی چوار لە لێدوانێک کاوتی ئێمە چەند ڕۆژێکە ئاگامان لەوەیە کە پیلانێک لە دژی لقی چوار بەڕێوەیە باشە ئەگەر زانیاری هەبوو بێ لەسەرەوەی کە پلانێک لە دژی لقی چوار هەیە و شتێکی وا ڕوو ئەیات ینی بارگای لقی چوار چۆڵ بکرایە تەنانەت ئەگەر بشتوتێنرایەوە باشتر نەبوو کە کوڕی خەڵک لە بەردەم لقی چوارە بکوژدێ بەڵام وەڵامەکەت هەڵگرە بۆ دوای ئەم ناوبڕە ئەگەڕێنەوە ناوبڕێکی کورت و ئەگەڕێنەوە لاتە